ئامێری عود ئامێریکی بەنێوبانگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕەچەڵی ئەم ئامێرە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر و ڕەگەزێکی بنەڕەتیە لە مۆسیقای کلاسیکی عەرەبیدا. ڕێخستنی تۆنەکانی و بەکارهێنانی ئەم ئامێرە وەستاوە لەسەر شێوازگەری ئاڵۆزی ئاوازە ڕۆژهەڵاتیەکان کە زیاتر بە مەقام ناسراوە. ناوچەی مەرج لە باکووری قاهیرەی پایتەخت خالید عەزوز عود سازە بەنێوبانگەکە ئەم کارداریەی دامەزراندووە. عەزوز خاوەنی گەورەترین کارخانەی سازکردنی عودە لە میسردا و مانگانە 750 عود دروست دەکەن. عەزوز دەڵێت مناڵانی گەڕەکەکە لە ڕێی کارکردنیانەوە لێرە داهاتی ڕۆژانی خۆیان پەیدا دەکەن وەک پاکردنەوە و ڕتوشکردنی توێژاڵەدارەکان بەر لە دروستکردنیان. ئەو عود بۆ ماڵی عود لە قاهیرە دروست دەکات کە قوتابخانەیەکی فێربوونی ئەو ئامێرەیە و لە تەواوی جیهانی عەرەبیشدا بوونیان هەیە و ئەو عود بۆ 12 وڵات هەناردە دەکات. کارخانەکەم عود بۆ 12 وڵاتی ئەوروپی و عەرەبی هەناردە دەکات. بە زۆری سعودیە کە گەورەترین ژمارەی بەرهەمی کارخانەکەم دەکرێت. هەروەها کۆیت و عومان و سوودان و ئەبوزەبیش و بۆ ئەوروپاش هەناردەی وڵاتانی ئەڵمانیا، فەڕەنسا، مەدرید، ئەمریکا دەکەین. بە دڵنیاییەوە تونس و نەمسا و سویدیش. عەزوز 25 ساڵە سەرقاڵی دروستکردنی عودە و ئەو سەرنجی ئەوەی داوە لەم کاتی پەتای کۆرۆنایەدا خەڵک زیاتر گرنگی بە عود دەدەن. هەر جۆرە دارێک دەنگێکی جیاواز بەرهەم دەهێنێت. ئەوە ڕاستیەکە کە داریۆز و داری شیشام دەنگێکی سۆز ئامێز دەبەخشن بەو کەسانەی کە دەنگی عودیان بە دەنگی بەرز نەبێت. ئێستا هەندێک کەس داوای دەنگێکی زۆر دیاریکراوم لێ دەکەن بۆ دەنگەکە ڤیدیۆیەکەم بۆ دەنێرن و دەتوانم بڵێم چ جۆرە دار و قەبارەیەک ئەو دەنگە دروست دەکات. ئەمە یەکێکە لە سەختترین بەشەکانی دروستکردنی عود کە لە ئەزموونێکی دەوڵەمەندەوە دێت. بەڵام ئەو دەڵێت بەهۆی فشار و داخستنەکانەوە لەم ساڵدا هاوردەکردنی دار وەک داری گوڵ لە هیندستان و داری ئابنووس و ماهۆجینی و زان لە ناوچەکانی دیکە زەحمەت بووە. ئەمەش بۆتە هۆی هێواشکردنەوەی بەرهەمەکانیان. ئێستا خەڵک بە شێوەیەکی نەئاسایی بایەخ بە عود دەدەن، بە تایبەتی لە کاتی ئەم ڤایرۆسی کۆڕۆنایەدا. زۆرێک لە دروستکەرانی عود لە کاتی ئەم پەتایەدا زۆر بەباشی کارەکانیان ئەنجامدا، چونکە خەڵک لە ماڵەوە مابوونەوە و بێزار بوون، بۆیە لە ڕێی ئینتەرنێتەوە ژمارەیەکی زۆر عودیان دەکڕیت. هەرچەندە ئامێریکی دێرینە، بەڵام لە کۆتاییەکانی سەدەی 19ەوە هێدی بە تەواوەتی دەردەکەوێت. هەر بەدەم چاوەڕوانی دەستپێکردنی وانەی مۆسیقاکەیەوە لە فێرگەیەکی مۆسیقای میسری مەیسەرە سەرقاڵی عودژەنینە لە کاتێکدا ئاوازە ئارامبەخشەکانی ئەم ئامێرە خەمڕەوێنی فشارەکانی ژیانی ڕۆژانەیە لەم سەر وەختی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایەدا. ئامانجی سەرەکی من ئەوە بوو وەک ژنێک ببمە ژەنیاری عود لە کاتێکدا کەمتر ژنان عود دەژەن و زۆربەی ژەنیارەکانی عود پیاون کە بەڕاستیەوە بێزارم دەکات. بۆیە بڕیارمدا بۆ خۆم و هەموو کەسێک بیسەلمێنم کە ژنێک دەتوانێت وەک هەر پیاوێک عود بژەنێت. فێرگەی کیپا پێشووتر هەر لەم ساڵدا کرایەوە سەرباری بڵاوبوونەوەی پەتای کۆڤید، بەڵام هەواداران و عاشقانی مۆسیقای ڕاکێشاوە بۆ لای خۆی. ئەمەش بە پێی وتەکانی دامەزرێنەری فێرگەکە ڕۆمانی ئارمێس. کێشەکە لەوەدایە کاتێک باز لە فێربوونی چۆنێتی ژەنینی عود دەکرێت، ئارەزووی ژەنینی عود یان کاتی پێویست نییە. کێشەکە ئەوەیە بابەتێکی پێویست نییە. لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ئێمەدا مۆسیقا پەراوێز خراوە، لەبەر ئەوە تەرخانکردنی برێک لە داهاتی خۆت بۆ فێربوونی عود بە بێمانایی سەیری دەکرێت. خوێندکارەکان دەتوانن ئامێرە مۆسیقایەکانی دیکەش فێر ببن وەک گیتار و کەمانچە و درامس، بەڵام ئامێری عود زۆر بەنێوبانگ و میلیە. سەرباری ئەوەی ئامێری عود ئامێرێکە دەمێکە هەژمونی پیاوانی بەسەرەوەیە، بەڵام ئەوان چەندین فێرخوازی کچیشان هەیە و چەندین کەسیش لە ڕێی ئینتەرنێتەوە کلاسی بە کۆمەڵ وەردەگرن لە فێرگەیە.